الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. سرتاي وتاركمان بدا صلوات لسر پیغمبریان صلى الله عليه وآله وسلم دس بأكين وألين. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا وشفيع ذنوبنا وطبيب قلوبنا ونور أبصارنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. بەڕێزان و خۆشەویستانم، داوامە لە ذاتی پاکی پەروەردگار دڵتان ئارام کات، ماڵتان ئارام کات، وڵات و نیشتیمانمان ئارام کە، ئەم شارەمان پڕخێر و ئارامی بکە. بەڕێزەکانم، لە زنجیرە وتاری ماڵ و ئوسرە و پەروەردەکردنی ماڵ و ئوسرە چەند وتارێکمان گوزەران و کۆتا وتاریش باسی گرنگی ئوسرە و ماڵمان کرد. گرنگی مزگەوت لە پەروەردەی ئوسرە و ماڵە. ئایا کاریگەریەکانی مزگەوت چەندێکن و چەند گرنگن لەسەر پەروەردەی ماڵ؟ ئەمڕۆ ئەمەوێ باسێکی جیا لە باسەکەی پەروەردەی ئوسرە و ماڵ بکەم. ئەمەوێ ئەو فێڵ و تەڵەکانەی شێتان باسکەم کە چۆن ئەوێ گەنجان لە مزگەوت دوور خاتەوە، یان ئەهلی دین چۆن ئەوێت لە نێوان ئەوان و مزگەوتە پەردەیەکی قایم، دیوارێکی قایم دروست کاکەوە جوانەکانی ناو مزگەوت نەبینن. لە ڕاستیە بە درێژایی مێژوو دوای ئەوەی پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم ئەم پەیامە ئیسلامی بە تەواوی بە کاملی بۆ ئێمە بەجێهێشت، بابەتێک نەماوە کە ئێمەی موسڵمان محتاج بین بەوەی کە بچین بە دوایە بگەڕین. سیمای ئەم دینە هەموو دنیاش کۆ بێتەوە بەرامبەری هەر ئەمێنێ. ئەگەر دیقەتان دابێ ئەبینین کافران و بێدینان هەموو جهدی خۆیان سەرف کردو، ئەو هەموو کەناڵی ئەعلامێ دەرەقەتی منبەری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نایەت، چونکە منبەری پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم تایبەتمەندی خۆی هەیە. هەرچی کەناڵی دنیا و هەرچی کافری دنیا دەرەقەتی مزگەوت نایە. ممکنە هەرچی کاری سیاسیمانە بڕوە، ممکنە هەرچی جوهدمان کردو بڕوە، بەڵام ئەوەی لە مزگەوتە ئەیکەین ئەمێنێتەوە بەقای هەیە و بە هیچ کەسێ نافۆتێ. بۆیە هەندێک لە فێڵەکانی شەیطان و ئەوانەی تابعی شەیطانن هەوڵ ئەدەن هەر چۆنێکیان کردو خەڵکی موسڵمان لە جمعە و جەماعەت دوورخەنەوە بە هەر وەسیلە و بە هەر شێوازێک ببێ. ئەم ئیشەش لە ئێستەوە دەسی پێ نەکردوەوە تەسەوورکەین. هەر لە زمانی خەواریجەوە ئەم فکرانە پەیا بوون کە وردە وردە لاوی موسڵمان دوورخەنەوە لە ناو مزگەوت. ئیتر هەرێکی بە شێوازێک، هەرێکی بە جۆرێک شەیطان دڵی هەڵەکەنێ لە مزگەوت، ئەنواع جۆری فەسادیان بۆ کردوێتەوە بۆی سەرنجی ڕابکێشێ. لە پەنای ئەم هەموو فەسادە و ئەمە ئەنواع فکریشی بۆ ئەخەن ناو مزگەوتەوە کە قەناعەتی بە پەیامی مزگەوت نەمێن. زۆرینەی کات ئەبینین فکرەکان ئەگەڕێنەوە. فکرەی خەواریج هەر بینە مستەشقینیان دیراسە ئەکەن بۆ ئەو زەمانە چه فکرێ لە فکرەکانی پێشتر باشە و خەڵکی پێ کۆنتڕۆڵەکرێ فڕێ ئەدەنەوە ناو ئومەتی ئیسلامی، وردە وردە گەنجولاوەکانی ئومەت دوورە خەنەوە لە پەیامی مزگەوت. لە لایەکی تریشەوە شیعە
زۆر بە وریایی کاری خۆی ئەکا و فکرەکانی خۆی جارێکتر ساغەکاتەوە بەسەر ئەهلی سوننا بە ناوی ئەهلی سوننەوە ئەم جارە. شیعی ئەمڕۆ زۆر جیاوازە لە شیعی کاتەکانی تر. ئەگەر ئێمە دیقەتمان دابێ بە درێژایی مێژوو دوو بەرەی زۆر بەهێز هەبوون کە بەرەی سنت و بەرەی شیعە، بەڵام لەم زەمەنە شیعە هاتووە بەرگی سنەی لەبەر کردووە. یەت فکرەکەی خۆی ناتوانێت ڕاستە و خۆ تەڕەحکات و قەناعەت بە شەبابی موسڵمان بکە، یەت لەناو ئەهلی سنەوە خۆی بۆ خۆی شتێک بەرپا ئەکا. یەکێک لەو بابەتانەی کە ئەمە ئەمڕۆ لە خزمەتانە باسی بکەم و تشکی بخەمە سەر ئەو فێڵەی شێطانە و فێڵەی شێطانی ئینس و جن بۆ دوورخستنەوەی شەباب لە مزگەوت. ئەویش ئەوەیە کە فلانە ئیمام ئەو شێوازەیە، فلانە ئیمام ئەو فکرەیە هەیە، فلانە ئیمام ئەو گوناهەی هەیە، فلانە ئیمام ئەم شتەی هەیە، مەچن نوێژ لە دوایەوە مەکەن. ئەم فکرە هەری ئێستا نیە، لە ساڵی 90ەکان لە کوردستانە پەیا بوو و پێش 90ەکانیش هەر تەواجودی هەبووە و عەرسانەکەم لە زمانی خەواریجەوە هەبووە. شتێک کە جیاوازی نێوان ئەهلی سنت و جەماعەت بە یەکێ لە خاڵە جەوهەریەکان ئەهلی سنە و جەماعەت لەگەڵ شیعە ئەم خاڵێ. ئەهلی سنە و جەماعەت چۆن ڕقیان لە یەک پێغەمبەر عليهم الصلاة والسلام نابێتەوە، ڕقیان لە یەک سەحابە نابێتەوە، بە دوای هەموو ئیمامێکیشەوە نوێژەکەن سەواء برا كان أو فاجرا، کەسێکی چاکەکار بێ کەسێکی فاجر و خراپەکار بێ، یان لە پشتیەوە نوێژەکەن. ئەم فکرەکە عەرستانەکەم ئەمە ئوسوس و یان ئوسولیاتی ئەهلی سنە و جەماعەت. هەموو شیعە بە هەموو گروپەکانەوە حتا زەیدیشیان هەمویان متفقن لەسەر ئەوەی کە نوێژ تەنها بە دوای کەسی زۆر باڕەوە ئەکرێ. بۆیە پیان وایە ئیمامەتی ئیمامی ئەبوو بەکر و عومەر و عوثمان جائز نییە، ئەڵێن لەبەرەوەی ئەبەڕتر هەبوو، باشتر هەبوو کە بریتی بوو لە ئیمامی عەلی، بۆیە ئەویان پێ جائز نییە. ئەم فکرە ئەمڕۆ سەواء شیعی لە پشتە، دەستێکی ماسۆنێتی گەورەی لە پشتە، ئەوێ هەرچۆنە بێ گەنجی بەهێزی ناو مزگەوت وها لێ بکە کە دوورکەوێتەوە لە ناو مزگەوت. ئێمە ئەچینە خزمەت کۆمەڵێ دەقی زانایان کە چیان فەرموو لەم بارەوە، ئەهلی سنە چی ئەڵێن، چۆن ئەو ئیمامەی کە طبعا دوو قەزیە هەیە، دوو قەزیە هەردووکیان پێکەوە مرتەبط. پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم لە ڕوايەتێکە ئەفەرمێ ئەو کەسانەی کەوا لە جیهادا ئاوا بەو شێوازە بە سەف ئەوەستن، ئەوانە مەحبوبی خوان و خۆشەویستی خوان. ئەو نوێژ خوێنانەش لە نوێژەکانیانە سەفێکی جوانە بەسن مەحبوبی خوان. لە ئیمامەتیشە ئەو هەیە. ئەگەر ئێمە لەم ئیمامەتە فاجر قبول نەکەین، لە دەوڵەتداری و جیهاد و لە ئایندەی ئومەتی ئیسلامیشە قبوڵی ناکەین. بۆیە ئومەتی ئیسلامی تووشی گرفت و قەیرانێکی زۆر گەورە ئەبێ و ئەنواع مەشاکل سەر ئەکاتە ئەم ئومەتە. بۆیە ئەم دەقانە لە خزمەتانە هێناومە. یەکەمین دەق ئەچمە سەردەمی ئیمامی عوسمان ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. ئیمامی عوسمان ڕەزا و ڕەحمەتی خوا بەسەریا دا ببارێ، خۆمان هەومان ئەزانین ئیمامێکی زۆر مەزلومی شەهید کراوە. کاتێک کە چواردەوری ماڵی ئیمامی عوسمان دراو، نانێهێش بێتە دەرەوە، نانێش خواردنی بۆ بڕوە، نانێشت ئاوی بۆ بڕوە. ئەسحاب هەموو لێو ئیمامێکی فتنەیان دانا خەواریج کردیان بە ئیمام و خەڵک لە پشتیەوە نوێژ کرد. ئایا ئەسحاب چی بڕیارێکیاندا؟ ئایا بڕیاندا بە پشت ئەم ئیمامەوە نوێژ نەکەن کە ئەوتا ئیمامی عوسمانی سجن کرد و خەریکە لە تونێتی ئەخنکێ؟ حتا ئیمام بە ڕۆژوو بوو، خەوی بینی کە پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم پێی فەرمووی لە لای ئێمە ڕۆژوەکەت ئەشکێنی، یەقینی هەبوو کە شەهیدە بێ. دەی لەگەڵ ئەمەشە بزانە ئیمام کەسێک ئەفەرمێ هاتە لای ئیمام و پرسیاری کرد، وتی ئەی ئیمام ئەی هاوار چۆن ئێمە لە پشت ئەو ئیمامە فاجرەوە نوێژکەین؟ ئیمامێکی زاڵم دانراوە. فەرمووی الصلاة أحسن ما يعمله الناس، نوێژ خۆی باشە، هەر چۆنێ خەڵک بیکە هەر باشە. فإذا أحسن الناس فأحسن معهم، ئەگەر ئیمامەکەتان ئیمامێکی باش و تۆش باشەی لەگەڵاکە. وإذا أساءوا فاجتنب إساءتهم، ئەگەر خراپەشیان کرد تۆ دوورکەوەرەوە لە خراپەکان، بەڵام نوێژی خۆت بکە، جێبەجێکە، تەرک نەکەی لە دوای مەهما کان ئەو ئیمامەوە. بۆیە هەموو ئەسحاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە پشتی ئەو ئیمامەوە نوێژیان کرد. ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە پشت ئەو ئیمامەوە نوێژی کرد. 700 سەحابەی فیدایی کە ئامادە بوون دیفاع لە ئیمامی عوسمان کەن، ئەگەر ئەمر بفەرمێ ملی هەمویان بپەڕێنن، ئامادە بوون شمشێر لە ملی هەمویان بدەن، بەڵام لە پشتی ئەوانە نوێژیان ئەکرد بۆ ئەوەی میزەی گەورەی ئیمامەت و جەماعەت نەفەوتی. ئەم خاڵە خاڵێکی زۆر گرنگە. اینجا بزانین مەیموونی کوڕی میهران چی ئەفەرمێ، یەکێکە لە تابعینی کیبار، ئەفەرمێ تۆ کە نیو کەسێک ئەبینی
ئایا نوێژ بکەی لە پشتیەوە نەکەی اختلافی فکرەکەت هەیە لەگەڵیە ئەفەرمێ ئینەکە لا توصلي له إنما تصلي لله خۆ تۆ بۆ نوێژ بۆ ئەو ناکەی نوێژ بۆ خواکەی بڕۆ نوێژی خۆت بکە نوێژەکەت قبوڵە وەیە زانایان فەرمانە لە یەک کاتە نوێژ دروست نییە ئەویش ئەو کەسە شتانێ بکە کە بە ئاعتیقادی تۆ ئەو نوێژەکەی پێ بەتاڵە بێتەوە بنمونە کەسێک ئەگەر دەست بدا لە عەورەتی ئەمە بە هەر چوار مەزەبەکە دەستنوێژ ئەشکێن طبعا إلا للاي بناو قرآن كان نبي مجموعة كاتون كلام بالرغم بحديث نية أو أنا بيان واي قداز بدن لعورتيان قيناكا نيوجكان يندروستو داز نيوجي بيناشكي تنها أو أنا لبشتيان نيوج ناكريت كتو اعتقاد واي نيوجكي أو بطالة كما دام اعتقاد واي نيوجكي أم بطال نية لروي أركان وهيئات فرض كانوا واجب كانوا واجب لسر أبي لبشتيان نيوج بكي خوتو نيوج بو أو ناكي إنما تصلي لله ابن عمر طبعا علماء فرمويانا صحابيك النوع أصحابي بيغمبري خواه صلى الله عليه وسلم بتشدد ناس را زور متشددة أوش ابن عمر ها والله كتريش من هي ألين زور متساهلة بريتيا لكيلا ابن مسعود زي ابن عمر شي أفرمي الصلاة لا أبالي من شاركني فيها نيج بلا ما وقرني لا بشتكي وإكم وكيف شريكة لقلما نيج وبخوا جاني أكم بكاء عبد الكريم بكاء أفرمي دل الصحابي بيغمبري خوام صلى الله عليه وسلم بينيوا هردكيان بيان واب ولا دواي أئمة جورة ودروسا يشبكي إمام الشافعي أفرمي يجيز الصلاة خلف من أقام الصلاة أو كسين يجكر ركبك جيبا جيئك دروسا يجي لبشتوبكي وإن كان غير محمود في دينه بال دين داري خواناسيشيا هندي هلاوك مقري أو أنا هبي محمود نبي سباس كراو نبي لدين داري قيناك هر قبول حسني بصري برسيانا لكن لدواي مبتدع ودروسا نيوشكي مبتدع بدعبك فرموي تصلي وعليه بدعته نيجي خود بك وتواقع بسر بدعبه كولي خوي أتما خزمت كان فرمايشتك يشي كان باسي جمعة پیغمبریان صلی الله علیه وسلم فرمی لعرفات فرموی روزی جمعه بو فرموی او جمعه نسف فرض کرا و الم روزا پیروزا الیرا بیانی اکم حتى روزی قیامه ام جمعه بروام ابي بکر فمن تركها في حياتي او بعدي او كسي لحياتي خوما لدواي خوم تركيك وله امام عادل او جائر امامك هو امامك عادل بو يا امامك جائر بو استخفافا بها وجحودا بها بسوك سيري أكد إنكاري لقل جمعة أكد فلا جمع الله شمل دعاي لي أكا خوا كوي نكاتو يعني هميشه برجو بلابش برزبه ولا بارك في أمره قد خوا بركة نخاته هيج كاريكيو كور ألا ولا صلاة له خوا نيجي بون نوسي زكاتي بون نوسي حجي بون نوسي بركة نخاته هيج كاريكيو هتاو كتوبك أو كسيك استخفاف بجمعك أو كسيك جحود لقل جمعك أو كسي الله لدواء إمام جائرة جمعناك طبعا أم فكرانك عرستانك فلان خطيب نيوجكي دروزنية فلان إمام نيوجكي دروزنية فلان كز أنواع فكر أمامي يا شيعي لبشت الأخيرة يا علمانية وماسونية لبشت لم دوانا زياترنية لبرو كسي مسلمان أبي زور هشيار به ابن مسعود روجي كان لخزمة بيغمريانا صلى الله عليه وآله وسلم دانشتو سيري دقتي أم خالبدن حتى أجر قناعتي أنواع بأو نوجد دروزني هر كردويان أفرمي بيغمريان صلى الله عليه وسلم رويتي كذا فرمي كيف أنت إذا كان عليكم أمراء يؤخرون الصلاة شيء أكي ابن مسعود أجر كومالي أمير هبون بون بأمير بسر إيه ونيوشان دو أخص كاتي خواني أنا كن جوانا أداي إيه وش مجبور من شاورا كان تاني وجه كانت كان الله بجوتم يا رسول الله صلى الله عليه وآله وسلم تشيبكين ولا نازنم فرموي صلي الصلاة لوقتها برون يجيكي خذ لكاتي خويابك فإن أدركتها معهم فصلي لقل أوانا فريان يشكوتي توا برون يجيكي لقل أوانا بكرو بوي جمع مسلمانان هيبتي جمع مسلمانان تيقنتي زانان فرمويانا للتفسير أم حديثا على بيغمريان صلى الله عليه وسلم إذن داك لدواي أو إمامي نيوش تأخيرك نيوشك جيب جيك باقنا هشي جيش بلا تأخير أم عالمي تأخير كله جهمية كان فرقية يقولون أنو قرآن صفتي إخواني مخلوق يعني إخوة جل جلاله بشق لأخوة خوي دروسي كله إمام أحمد بيواب وأنا كافر
پرسیاریان لێ کرد نوێژ لە دوای جەهمیەکانەوە بکەین فەرمووی بەڵێ نوێژیان لە دوا بکەن ئینەها توعاد بەڵام دوایی نوێژەکەتان بگێڕنەوە یعنی هەیبەتی نوێژەکە تێک مەتن بڕۆن لە پشتیان نوێژ بکەن کافریش بوون لە نەزەری ئەوە لە فکری ئەوە بۆ ئەوەی هەیبەتی جومعە و جەماعەت تێک نەچێت ابن ڕەجەب ئەفەرمێ ئایا ئەگەر مبتەدیعێک کافر بوو بدعەکەی ئەوەندە بەهێز بوو بدعەی لە عەقیدا کرد و کافر بوو ئایا نوێژ لە دوایەوە ئەکرێنە طبعا ابن ڕەجەب مەشهورەوە پیاوێکی زۆر متەشەدید حەنبەلیەکێکە لە حەنبەلیەکان ئەفەرمێ نوێژەکە ئەکرێت بەڵام یوعاد الصلاة خلفه دوایی خۆت بۆ خۆت بچۆ لە ماڵەوە نوێژەکەی خۆت دووبارە کەرەوە هەر ئەبێ نوێژەکە جێبەجێ بکەی ابن تەیمیە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لەم مەسئلە قسەیەکی زۆر عەظیم نەقڵەکە أفرمي أصحابي في غمري صلى الله عليه وآله وسلم كانوا يصلون خلف ابن أبي عبيد لدواء ابن أبي عبيد ونيجانك ابن أبي عبيد كيبو عليه وكان متهما بالإلحاد بيان وابو ملحدة اتهام يعني كربويك توشي إلحاد بو يعني للرأي والدين لا يداوى بالرأي بالدين نية وداعيا إلى الضلال خلق بوكم رايبانك لقل أو أصحابي في غمريان صلى الله عليه وآله وسلم لبشتيا ونيجانك سفيان الثوري طلبيك هبو شعيب كوري حرب كزور زور زيرك وريا وزور عادل فرمو يا شعيب لا ينفعك ما كتبت هم هرشيك أو سفيان أي نوسيو أويك نوسيوتته وخريك لزماني منه حتى سود لورناقري حتى تصلي خلف كل بر وفاجر خلف كل بر وفاجر حتى وكون نجب دواي همو تشاكا كار وخرابا كاريكا ونكي أو إيكا نسيوته هي السودي لورناقري فرما يشتي بيغمريان صلى الله عليه وآله وسلم أمرك صلوا خلف كل بر وفاجر نشكن بدواي همو كسيكوا سواء تشاكا كارا يا خرابا كار اللي رأى أمويا هلو يستيبكم لخزمتانا يكفر ما يشت نهاتو وإشارتي شي بي نكراو لدواي إمامك ونيجمك قط أبدا همو فرمايشتا كان فرمانك برو نيجبك بوي أمرو شبابي مسلمان زور بيوستي بم توعيه هي تيبقى أنواع أفكار هي أنواع أحزاب هي أنواع جروب دروز بوا أبي جنجي مسلمان زور بورياي تعاملك أجايله بسيمي مزجو تجندا وأجايله بنكوي تداوي الشيطان نيجي جماعتك بسحود نيجي بفوته والله شيء إمامك بدلني بوي أبي زور أو خالمان أجايله أو فيالي الشيطان الجمعة نكا كم الله جنجي زور ملتزم بيني خلقي كردستاني أو ديوون نيجي جمعة نأكل وشيتري زور دين دار دوشمو بهم ينبرجوا دواء وكبرسيارم لكن شون جمعة ناكا والله إمامي مسلمانان هشتا آماديكي نية وخليفة مسلمانان جاري نهاتو با خليفة بقرتو كي أمي بيوتون لك كتابك فقه بينيوتانا كونوا نية كام زانا أميوت كام عاقل وعالم أميوت بيغمري خواه صلى الله عليه وسلم آواي فرمو كي هي لدواء وقصيبك زور قسە ما کرد بەڵام سەیرم کرد لە ئەخیرا تێگەیشتم ئەمە تاکتیکێکی شەیطان و فێڵێکی شەیطانە ئەم گەنجە جوانە مولتەزیمە لە ماڵەکەی خۆ ئەهێنێتە دەرەوە ئەیبا بۆ شوێنێتر ئەیبا بۆ جێگەیەتر هەنێ تەویلی باتیلی بۆ خۆی کردووە دانیشتووە تەمەڵیەکێکە لە دائە زۆر کوشندەکان زۆر کات ئینسان پاساو بۆ تەمەڵی بە دین ئەهێنێتەوە زۆر کات ژنومێر شەڕیانە بێ یەن باسی دینەکە مڵم تو ئەوخوا مەیگەێنە دین تۆ بزانم جارە مشکلەکەتان چیە لە بینی خۆتانە پیاوەکەڵێ ئەو کاکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەیفەرموو ئیطاعەمکە ئیطاعەم ناکە تۆ مەیگەێنە پێغەمبەریان صلی الله علیه وسلم تۆ بزانم جارە لەسەر چی ئیطاعەت ناکە کێشەکەتان چییە ئەمیش ئەم گەنجە تەمەڵە بەڵام ئەوێ بیگەێنێتە دین پاساو بۆ تەمەڵێکەی بێنێتەوە کە نوێژەکەی بە جەماعەت ناکە جومعەکەی ڕەکوپێک ناکە فریا ناکەوێت درەنگ تەئخیرە بێ اینجا گوێی ناداتێ ئێهمالی ئەکە ئەیە پاساو بۆ ئەمانە بە هەندێک لەم ئەفکارانە بێنێتەوە و هەندێکیشان هەستەکەم لە نەزانی و لە جەهلەوەیە بۆیە داوا ئەەکەم لە هەر کەسێ ئەم حاڵەتەی هەیە بخوێنێتەوە تێ بفکرێ سیر بکە لەعەلە خوای گەورە دەرو خێری لێ ئەکاتەوە ئەمەی کە نەقڵم کرد هەمووی لە کوتوبی مەوثوقەوە ئەکرێ لە هەموو کتێبەکانەوە سەرچاوەکان خۆیان بگەڕێن کێ ئەگەڕێ با سیرکە ئەبینە کە زانایان چۆن باسی گەورەی جومعە و جەماعەتیان کردووە و چۆن بە بەڕێزیەوە سەیریان کردووە و چۆن هەوڵیان داوە شەقی موسڵمانان نەبێ سەفی موسڵمانان لەتو کرد نەبێ خوای گیان ئێمە گوناهباری تاوانبار لەم ڕەمەزانە هانامان بۆ تۆ هێناوە لە ماڵێکی تۆ داوا لێ ئەکەین لە گوناهەکانمان ببورە هیدایەتی گەنجەکانمان بدە
فکرە بەد و خراپەکان لەناو ماڵ و مزگەوت و دڵمانە مەهێڵە یا ڕەبی خوایە سەرفرازی ئەم دنیا ئەو دنیامان کە عاقبەتمان خێرکە بە ئومەتی پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم قبولمان کە بە شوێن کەوتەی ئەو قبولمان کە پەروەردگارە داوا لێ ئەکەن بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت دامان مەزێن لەسەر خواناسی یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوایە داوا لێ ئەکەن هەر گرفتێکمان هەیە بۆمان چارەسەرکە خوایە ئەومان قەرزارە قەرزی سەرشانی سووککە ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداریکە ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە ئەومان بە مناڵە مناڵی ساڵحکە ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوای لە گوناهی دایک و باوکمان ببوورە لە گوناهی براو خوشەکانمان ببوورە لە گوناهی خزم و کەس و کارمان ببوورە لە گوناهی خۆشەویست و هاوڵانمان ببوورە یا ڕەبی خوای گیان هەر کەس مافێکی بەسەرمانەوەی لە گوناهی ببوورە هەر کەس پیاوەتی و چاکەیەکی لەگەڵاکردن لە گوناهی ببوورە یا ڕەبی خوای عاقبەتمان پڕ خێرکە خوای عاقبەتمان پڕ خێرکە لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ لەم دنیای دەرمان مەکە بە شایەتومانەوە نەبێ یا ڕەبی خوای گیان سەرفرازی بەردەم دیوانی خۆتمان کە خوای ڕۆژەکانمان لێ قبولکە تەراویحەکانمان لێ قبولکە جمعە و جەماعەتەکانمان لێ قبولکە ذیکر و ئەورادەکانمان لێ قبولکە یا ڕەبی خوای ختمی قورئانەکانمان لێ قبولکە ئاوەدانی مزگەوتەکانمان لێ قبولکە خەیر و بەرەکەت بەسەر ئەم وڵات و نیشتیمانەمانە ببارێنە خوایە بەهۆی ئەو کەلیماتە قورئانانەی ئەخوێنرێن لە مزگەوتەکانەوە بەرزەکرێنەوە خوایە بەرەکەت بەسەرمانە ببارێنە تو گەورەی خۆت خوایە ئارامی بخەرە دڵمانەوە ئارامی بخەرە ماڵمانەوە پەروەردگارە ئارامی بخەرە ناو وڵات و شار و نیشتیمانمانەوە ئارامی بەسەر گۆڕەکانمانە ببارێنە پەروەردگارە ئێستا گۆڕستانەکانمان چاوەڕێ ڕەحمەتی تۆ ئەکەن خوای ڕەحمەتی خۆت بەسەریانە ببارێنە تو گەورەی خۆت لە مردوەکانمان ببوورە یا ڕەبی خوای لە مردووی موسڵمانان ببوورە پەروەردگارە هەر مسلمانێک لە ناو گۆڕەکەیەتی و کەس نییە دوعای بۆ بکەوە ئێمە دوعا لێرەوە بەرزەکەینەوە یا ڕەبی خوایە کەڕەم و ڕەحمی خۆت بەسەر هەموویانە ببارێنە یا ڕەبی خوایە دڵی ئەم ئومەتە یەکخە یەک ماڵمان خە یا ڕەب العالەمین یەک زمانمان کە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوایە بمان گێڕەوە سەر ڕاستە شەقامی خۆت یا ئەکرەم الئەکرەمین لە فکرە هەدامەکان بمان پارێزە پەروەردگارە لە فکرە بێدینەکان بمان پارێزە یا ڕەبی خوایە سەرفرازی ئەم دنیا ئەو دنیامان کە شەرمەندەی بەردەم دیوانی خۆتمان مەکە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوایە گیان عاقبەتمان خێرکە یا ڕەبی خوایە گیان بە ئومەتی ڕەسوڵ الله حسابمان کە لەژێر سێبەری ئاڵای ئەوە حەشرمان کە بەر شەفاعەتی ئەومان بخە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوای گیان سڵاوی ئەم مەجلیسە ئێمە بگەێنە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الئەکرەمین بە ئەندازی گەڵای وەریوی پایزان بە ئەندازی نمەی بارانی ئەمساڵ خوایە سەڵەوات بە دیداری پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم ئەنێرین و پێ بگەێنە ئامین ئامین والحەمد لله رب العالمین